دەچمە گوندی گۆبتەپە لە سنووری ناحی ئاغجەلەری قەزای چەمچەماڵ یەکێکە لە گوندە هەرە گەورەکان لە سەراستی قەزای چەمچەماڵ و هەرێمی کوردستان کە لە ئێستادا زیاتر لە 240 خانەوادە لەم گوندەدا نیشتەجێن. ئەوەی ئەم گوندە لە گوندەکانی دیکە جیا دەکاتەوە بوونی کتێبخانەیەکی گشتیە کە بینایی تایبەت بەخۆی هەیە. ئەمە لە کاتێکدایە لا بەشێک لە ناحیەکانی سنوورەکە کتێبخانە گشتیەکان بینای تایبەت بەخۆیان نییە. گرنگجیەم کتێبخانەیە بۆ پۆلەکان خاصن بۆ ئامادەی و دواناوەندی زۆر گرنگە، چکە هەم بۆ راپۆرت هەم بۆ بەحسیان ئەمانە ئیسفادەی لەکەن لە کاتی دەوامە و گرنگێشکەی ئەوەیە بۆ دەیەکانی ترش گرنگی هەیە، هەم لە ڕووی ئەوەی کە سەرچاوەیە بۆ مەکتەبەکانی تریش بۆ نەگەڵ ناغاز ئیسفادەی لێکردەوە لەوانێتە لە بەشتیان بێن بە حکومیەوەی بۆ راپۆرت و بەحز وەکو وتم. ئیتر ئەم وەک بەم شێوەیە هەم بۆ جگە لەوەی لەسەر ئاستی ئەوەی کە بۆتە لە بەش هەم بۆ هاوڵاتی بۆ خۆشی دێ ئیسفادەی لێکا بۆ خوێندنەوە بۆ ڕۆشنبیرکردنی خۆی. ئەم کتێبخانەی ناوەندێکی ڕۆشنبیری زۆر گرنگە بۆ ئێمە بەتایبەتی بۆ وەکو قوتابخانەی ئێمە کە نزیکین لێرەوە ئێمە خۆمان هانی خوێندکارانمانەدەین کە بێن کاتێ راپۆرتیان پێەکەین یان باسێکی گرنگ کە هەڵە بژێرن بۆ سیمینارێک ئێمە هانی خوێندکارانە دەین بێن لێرە سەرچاوە وەرگرن، چونکە ئەم سەرچاوانی ئێرە زیاتر بەردەسن وەک لە ئەنتەرنێت. ڕاستە لە ئەنتەرنێت سەرچاوە بەردەسە ئەتوانین سەرچاوە وەرگرین، بەڵام هەمومان نەزانین شێوازی کتێب و سەرچاوی کتێب و یان بەردەستکردنی کتێب و دۆزینەوەی بابەتەکان لە کتێبە ئاسانترە و زیاتر تەفاسیلی پێدرێ وەکو لە سەرچاوە ئەنتەرنێتیەکان. هاوشێوەی سێکتەرەکانی دیکەی ژیان کتێبخانەکە جیرۆدەی دەیان کێشە و گرفتی جۆرا و جۆرە. لێپرسراوی کتێبخانەکەش لە ڕێگەی پەیامەوە داواکاریەکانی ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان دەکات. توانای کڕینی ئەو پێداویستیانەمان نییە، یەکێک لەوانە ئاوی ڕئیسیمان نییە، دوو کتێبخانەکەمان پێویستی بە پاسەوانە پاسەوانی نییە، سێ پەنجەرەکانمان کەتیبەی نییە و لە 2017 هۆڵی کتێبەکانمان سووتە سەقفەکەی تا ئێستا چا نکراوەتەوە، هۆڵەکەمان سووتە، کۆمەڵێک ڕەفەمان سووتە، کتێبمان سووتە، خەسارێکی زۆرمان بوو. دوای ئەوە ئێستا کۆمەڵێک ڕەفەی پێویستمان بە کۆمەڵی ڕەفەیە، هەندێک لە کتێبەکانمان سەر زەوی داناوە و دوای ئەوە فەرمانبەرمان کەمە. کتێبخانەی گشتی گوندی گۆبتەپە لە ساڵی 2006دا لەلایەن ژمارەیەک گەنجی گوندەکەوە لە ژێر ناوی دەستەی ناساندن و بوژاندنەوەی گۆبتەپەی شەهید دامەزراوە. لە ساڵی 2011دا لە بینای فەرمی خۆیدایە. لای ئێستادا نزیکەی 4000 کتێب بە هەر سێ زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی بوونیان هەیە. هەر لە بیناکەدا هۆڵێکی دۆکۆمنتاریش هەیە. ئەوەی ماوەتەوە لەبارەی کتێبخانەکەەوە بوترێت ئەوەیە بیناکە پێویستی بە ئاوڕلێدانەوەیە تاوەکو ئاسەواری کۆنی لەسەر لا ببرێت و گوندنشینان بە شەوق و زەوقەوە ڕووی تێبکەن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام گوندی گۆبتەپە لە سنووری ناحیەی ئاغجەلەر.